دۆخە بە تایبەتی مەترسیەکانی سەرهەڵدانەوەی داعش لە عێراق گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانمان عەبدولخالق تەلعەت شارەزای ئەمنی و سەربازی و نوێنەری پێشووی حکوومەتی یەرێمی کوردستان لە فەرماندەی هێزە هاوبەشەکانی عێراق کە لەگەڵمان میوانە لە کوردستان 24 بەخێر هاتن سپاس بۆ ئامادەبوونت. بەڕێز عەبدولخالق پێش هەموو شتێک ئەوەی کە پرسیارە بۆ هەموو کەسێک ئەوەیە کە مەترسی سەرهەڵدانەوەی داعش هەیە لە عێراق؟ خۆی کۆتایی پێ نەهاتووە تا بڵێن سەر هەڵبداتەوە. دەتوانین بڵێن لەو ماوەیە کە پێشتریش ناوبەناو لە زۆربەی شوێنەکان بە تایبەتی لە ناوچەی دەوروبەری کەرکووک و دیالە و زۆر جار لە ناوچەی ئەمبار ئەو ناوانە بە بەردەوامی بە شێوەی مەفارزی گچکە چاڵاکیان ئەنجامداوە و هێرشیان کردوتە سەر ڕەبیەکانی سەربازانی عێراقی یان هێزەکانی حەشد لەو ناوچانە. بۆیە مەترسی داعش هەر بەردەوام بوو تا ئێستاش هەر بەردەوامە و ئێستا دەبینن بارودۆخی کە ئەوسا لە ئارادایە کێشەی سووریا و شکاندنی ئەو هەموو زیندانیە بە تاکید مەترسیەکانی چ لەسەر سنوور چ لە ناوەش بە تاکید زیاتر کردو. باش ئەو ڕێکارانی کە ئێستا عێراق گرتوێتیە بەر ئەتوانێت ڕێگری لە مەترسیەکانی داعش بکە؟ ئەوانەی ئەو ڕێگرانەی دێکا کە حکوومەتی عێراقی سێ هێڵی بەرگری داناوە. بەرگری یەکەم هێزەکانی سنوورە، بەرگری دووەمیش سوپای داناوە، بەرگری سێەم هێزەکانی حەشت لە دوورودرێژی 600 کیلۆمەتر کە 610 کیلۆمەترە تقریبا لە نێوان سنووری سووریا و عێراقە هێزەکانی کۆ کردوتەوە. مەترسی لە سووریا بۆ هاتنی داعش بۆ عێراق بە تاکید مەترسێکی زۆر گەورەیە و عێراق لە هەموو دەباشیدایە. بەس ئەو مەترسیانی لە ناو عێراقدانا ئەو داعشانی کە ئەو داعشانی کە لە ناو عێراقن و بەردەوام ناوبەناو ناشانە نستۆکان و باسی ئەومانە کرد کە ئەگەر داعش بتوانێت ئەو مەترسێکە هەیە باسی ئەو هێرشانە ئەکرێت، بەڵام لێرە مەترسێکە لەوەیە ئایا داعش ئەتوانێت وەکوی کە لە 2014 ڕوویدا کۆنتترۆڵی ناوچەیەک لە عێراق بکات یاکوت شارێک لە عێراق بکات؟ ئەو مەترسیە تۆزێک لەو بارودۆخی ئێستا زەحمەتە بتواندرێ کە شوێنە کۆنتترۆل بکە. لەبەرەوەی باسم کرد گوتم بە دیار دەکەون شێوەی مەفارز دوو سێ لە چەند شوێنێک بە دیار دەکەون کارێک ئەنجام دەدەن و دەگەڕێنەوە. لەو بابەتە لەم بارودۆخی ئێستا ئەم کۆنتترۆلکردنی شوێن زۆر زەحمەتە. هەرچەند بڵێن سوپای ئەمریکا وەکو سوپای ینی بەشدار بوو لە هێرشەکان لە ناو عێراق ئەوە کۆتایی پێهاتووە، ناتوانێت بێ شێوەیەک بڕیار لەسەردراوە. لەو سەربازگەی عین ئەسەد بەیەکجاری کۆتایی پێ ناوکشایەوە. ئەوەی ماوە ئێستا لە هەرێمی کوردستان لە هەولێر هەیە هیچ هێزێکی شەڕکەری لە عێراق بۆی نییە بەشداری هیچ یان بەپێ ئەو ڕێکەوتن ناتوانێت بەشداری هیچ ئەوەک بکاتن، تەنها وەکو چاودێر و وەکو ئەوانەی ڕاوێژکاری سەربازی لەو عێراق ماونەتەوە. بەڵام کۆنتترۆلی عێراق چ لە ڕووی ئاسمان و چ لە ڕووی کارەکانی ترەوە لا ئێزال ئێستاش هەر بەردەوام لە دەست ئەمریکایە. باشە بەڕێز عەبدولخالق مارکۆ ڕۆبیۆ ئاماژەی بەوەدا کە عێراق یەکەم وڵات بۆ دەستپێشخەری کردووە لە هێنانی 5,000 زیندانی داعش بۆ ناو عێراق کە 1500 بەس عێراقین و ماباقێکی دیکەی بیانین. ئەمە تا چەند مەترسیدارەوە؟ ئەمە بۆمبێکی تەوقیت کراوە؟ بخۆی کێشەکە لەوەیە ئەگەر بێت و ئەو داعشانە لە سووریا بکەونە دەست سوپای سووریا تا ڕادێک مەترسێکی گەورە دروست دەبێتن. بۆی وا بڕیاردرا ئەو زیندیانانە بگۆزرێنەوە. عێراق 7,000 تقریبا 5,000 لە خەڵکی بیانی لە ئەوروپی لە خەڵکی شیشان وڵاتانی عەرەبی وڵاتانی ئاسیاوی تێدایە، 2,000شی ئەوانە خەڵکی عێراقن. ئێستا وەجبەک گەیاندرایە ئەمڕۆژ ڕۆژی هەینی دووەمین وەجبەی زیندانیان گەیشتنە عێراق لە ڕێگای هێزی ئاسمانی ئەمریکاوە گەیاندرانە عێراق کە دابەشکانە سەر بەندیخانەکانی سووسێ لە سلێمانی و بەشێکیان ڕەوانی ناسریەکران و بەشێکیش لە بەندیخانەکە لە نزیک فڕۆکەخانەی بەغدای نێودەوڵەتی
دابەشی ئەو شوێنانە کران ئەوانە بە بەردەوام ڕۆژانە بە وەزبا لە ڕێگای ئەمریکاوە دەگەیەنرێنە عێراق و ئەو بریارش کە هەیە مانەوەی وانە لە عێراق بە شێوەیەکی کاتی دەبێت تا بزانین بارودۆخی سووریا و ئەو بارودۆخی ئێستا دروست بە دەکاتێت. کاتە با ئەوە بپرسم ئەو وڵاتانەی کە زیندانی داعشیان هەیە و دەهێنرێنە عێراق دەبێت چۆن مامەڵەیان لەگەڵ بکرێت بۆ ئەوەی کە ئەم ماوەکاتی زۆر نەخانێت بێن زیندانیەکانی خۆیان بەرنەوە ئەبێ عێراق چی بکات؟ ئەو جارێ ئەو بڕیارە ماوە ئەو زیندان لەبەرەوەی ئەگەر ئەو بڕیارە هەبە پێشتر لە سووریا ئەو زیندانیانە بۆچی ئەو زیندانیانە ڕەوانی عێراق نەکراونەتەوە ئەوەی دەمێنێتەوە ئایا لە داهاتوو عێراق چۆن دەتوانێت معاملە لەگەر ئەو زیندانیانە بکات لەبەرەوەی باسم کرد کە بەشێک لەو زیندانیانە خەڵکی عێراقن خەڵکی ئەو وڵاتەنە و سەرکردەی داعشیتیایە لەو زیندانیانە. عێراق دەتوانێت دادگاییان بکات یا ئەبێت چاوەڕوان بکرێن بنێرێنەوە بۆ وڵاتی خۆیان ئەو سا لە وڵاتی خۆیان دادگای جارێ هیچ لەو بابەتە بڕیارێک نەدراوە لەبەرەوەی بڕیارەکەی ئەمریکا ئەوەیە کە ڕاوانی عێراقیانە بە شێوەیەکی کاتی بەس ئەو بڕیارەی دراوە ئایا ئەو 2000 عێراقیش ئەوانش بەشەکەن لە هێزی داعش کە دابەشکەونێت کە سەر سزنەکانی عێراق ئەو وەختە دەبێت 2000 بڕیارێکی لێ بدرێ زۆربیان سەرکردەی داعش و هەمووشیان دەتانی بڵێن زۆر مەترسیدار و ترسناکن بۆ وڵاتی عێراق. ئەو دۆخی کێسا لە سووریا هاتۆتە پێشەوە و ئازادکردنی ئەو زیندانیانێکە لە سووریا بوون کە داعشن چ مەترسێک لە عێراق دروستەکە بۆ ئەو داعشانی کە شانەی نووسون لە عێراق؟ تاکید یعنی گەورەترین مەترسیە بۆیە ئەگەر ملاحەزەکەی هەموو عێراق زۆربەی هێزەکانی چ هێزەکانی سوپا و هێزەکانی حەشد هێزی تایبەتی هەیە عێراق هەمووی ڕەوانەی ئەو سوورە کردووە کە لەبەرەوەی 600 کیلۆمەترە مابینی نێوان سووریا و عێراق گەورەترین مەترسیە خوا نەخواستە ترس بز لەوە نییە ترس لە داهاتووشە ئایا بەرنامەکانی ئەمریکا لە عێراق و لە سووریا چۆن دەبێ ئایا هینانی یان بڕیاردان بە گواستنەوەی ئەو بەندیانە کار هەمویان مەترسیدارن بۆ ناو خاچی عێراق مەبەستەکە لەوە ئایا ئیجرعاتکردنە لەلایەن عێراق لەگەڵەوانە یاخود ئەمریکا مەبەستێکیە بۆ کاتێکی گونجاو لەوانە دادن و دوایی دایان گوازێتەوە بۆ شوێنشتر ئەو پرسیارانە یان جوابی ئەو پرسیارانە لە داهاتوو ئەو وەختی بەس بەشی شێوەیەکی گشتی هەموو بارودۆخەکەی ناوچەی عێراق و سووریا و نەو ناوچە و حدودەکان بارێکی زۆر سەختە و مەترسێکی گەورەی بۆ سەر عێراق کاتە کە ئێستا مەترسێکی گەورە هەیە بەپێی ئەزمموی خۆتان وەکو شارەزایەکی ئەمنی هەماهەنگی هێزەکانی پێشمەرگە لەگەڵ عێراق و لەگەڵ سوپای عێراق چۆن نەبی بەر لەو ئەو ڕووداوانە بەچەند ڕووداوی گواستنەوەی بەندیەکان و ڕەوانەکردنی هێزی سوپای عێراق و حەشد بۆ سوورەکان کۆبوونەوەیشی گرنگ ئەنجامدرا لەگەڵ سوپا سالاری هێزی پێشمەرگە دەتوانین بڵێم هەماهەنگیەک و تەفاومێکی هێزگار زۆر گرنگ کراوە لەبەرەوەی بۆ هەردوو لە هەم بۆ عێراق هەم بۆ هەرێمی کوردستانیش لە بەرژەوەندیمان نییە بە هیچ شێوەیەک تەنها تاکە داعشێکیش بتوانێت سنوور بەرزێنێ و بێتە ناو هەرێمی کوردستان و کچێ عێراق بۆیە هەماهەنگێکی تەواو کراوە لەسەر سنوورەکان کە ینی چاودێریی چ لەلایەن هێزی پێشمەرگەوە چ لەلایەن سوپای عێراقەوە دەکرێت بۆ ئەوەی ئەو بارە ترسە نەگاتەوە و نەگەڕێتەوە عێراق لەبەرەوەی بارودۆخەکە تۆزە جیاوازە لەگەڵ چەند ساڵی پێشتر شەڕی داعش زۆر شت گۆڕاوە گۆڕاکاری لەسەر بابەتەکان کرا. ئێمە سپاس دەکەین بەڕێز عەبدولخالق تەلعەت شارەزای ئەمنی و سەربازی میوانی کوردستان 24 بوو سپاس بۆ ئامادەبوون. سپاسی جەنابیش زۆر سپاس.